ساڵتان لێبێت بینەرانی کورسات نیوز بنە ڕۆتۆفیقم ئەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو بۆشایی ئەمنی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان سنووری عراق بە تایبەتی کە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عراقدا هەیەوە زۆر جار ئەم بۆشایی ئەمنە دەبێتە هۆکارێک بۆەوەی کە هەم لێەوە هێرش بکرێتە سەر خاچی هەرێمی کوردستان هەم ناوبەناو هێرش بکرێتە سەر سوپای عراقی لەو ناوچە جیاجیانەی کە هەیە. هۆکاری ئەم بۆشای ئەمنیە کێیە؟ بۆچی حکوومەتی عراقی بە هەمانجی لەگەڵ هەرێمی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان بە هاوبەشی لەگەڵ سوپای عراق ئەم بۆشای ئەمنیە پڕ ناکرێتەوە؟ چێن ئەوانەی کە ئەیانەوێ ئەم بۆشایی ئەمنیە بۆ مەبەستی مەرامی خۆیان بەکاربێنن و لێەوە هێرش بکەن ناوبەناو بۆ سەر هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان تەنها خۆی دەتوانێت ئەم بۆشای ئەمنیە پڕ بکات و یاخود نەخێر ئیلا دەبێت بە هەمانجی لەگەڵ حکوومەتی عراق و سوپای عراق بێت. چەند کۆبوونەوەیەک و سەردانی بەرپرسانی باڵای سوپای عراقی بۆ ناوچەکە هەبوو بە تایبەتی بۆ خورماتوو دوایەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بە کاتوێشە هێرش کرایە سەر هەندێک دامەزراوی هەستیار لە هەرێمی کوردستان کە بوو بۆ جێی مەترسی بۆ خەڵک و بۆ ئەو کۆمپانیانی کە لە ناوچانەدا کارەکەن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کاک مەردان چاوشین فەرماندەی میحوەری دوو هێزی پێشمەرگەی کوردستان کە لە سوێدۆ لەگەڵمان بەخێر بی فەرماندە سوپاس دەکەم کە لەگەڵمانە. کاک مەردان بەگشتی ئەمە سەرەتا باس لەو بۆشایە ئەمنیە بکەین کە ماوەیەکی زۆرە یعنی ئەم بۆشایە ئەمنیە هەیە ڕاستە زۆر جار هێزی هاوبەش پێکێنراوە لە نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام نەتوانراوە ئەو جوم و جوڵە تیرۆریسیانەی کە هەیە لەم ناوچانە تاوەکوێسە بنبڕ بکرێ. هۆکارەکەی چییە؟ دیارە هۆکارەکەی هۆکار زۆرن مەسەن بۆ نمونە ئێمە لە ساڵی 2014 لەگەڵ سوپای عێراقا لە منتیقەی سعدیەوە تا ئەگاتە کەرکووک لەوێ زاڵگەی هاوبەشمان هەبوو هێزی هاوبەشمان هەبوو دوا بە دوای ڕووداوەکانی 2014 و هاتنی تیرۆریستانی داعش و هەڵوەشانەوەی سوپای عێراق لەو ناوچانە و هێزی پێشمەرگەی کوردستانیش وەکو هێزێکی جێگرەوە بۆ بربەستکردنی تیرۆریستانی داعش کە پەلاماری کوردستان نەدەن و یان مەترسی لەسەر ڕوخاندنی عێراق دروست نەبێ پێشمەرگە قەڵغانێکی باش بوو ڕۆڵێکی جوانی بینی. بەڵام دیارە ینی لای هەموو دۆست و ناحەزانی میلەتەکەشمان ئەوە حاڵەتێکە بڵین حاشە هەڵنەگرە کە هێزی پێشمەرگەی کوردستان بووە فریادڕەسی عێراقی ئەمڕۆ بەڵام بەداخەوە دوای لێکەوتەکانی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبر و کشانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچە کوردستانیانەی دەرەوەی هەرێم ئەو ناوچانە دوای هێزی پێشمەرگە بوونەوە داڵدە و پەناگە و مەوای تیرۆریستانی داعش و تیرۆریستانی داعش دووبارەوە لەسەر شێوازی شەڕی پارتیزانی خۆیان ڕێخستەوە مەترسیان لەسەر زۆربەی ناوچەکانی ئێمەش و ناوچەکانی سوپای عێراقیش دروست کردەوە. دوای لە یەک تێگەیشتن و دانیشتی چەندین دانیشتن لە 4 دوانزەی 2021 لە بەغا وەفدێکی وەزارەتی پێشمەرگە و محۆرەکان کە ئامادەی دانیشتنەکە بوون دوای لە 6 دوانزە ئەو وەفدە ئێمە چوونە خانەقین لەگەڵ فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیالە و فەرماندە باڵەکانی سوپای عێراق و فەرماندەی فرقەی 5 ئەو سەردەما لەوێ لە یەک تێگەیشتن هەبوو و ئەمانە کۆمەڵێ شتی بە دوای خۆی داهێنا مەسەلەن هەماهەنگی مەیدانی و کێوماڵکردن و ئۆپراسیۆنی هاوبەش کاریگەریان هەبوو ئێمە توانیمان سووددە و دەرفەتە وەربگرین و ناوچەی قوڕیچایی و بەلەی خوار و پەڵکانەکان و ئەو ناوچانەی کە مەترسیان نەخستە سەر هەرێمی کوردستان تیرۆریستانی داعش لێەوە دەرنین. دیارە لەم ماوەشە وەفدێکی فەرماندەیی هێزەکانی هەفتە سەردانی بەغدایان کرد و لەگەڵ بەڕێز فەریق عەبدولئەمیر شەمەریف جێگیری فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان کۆبوونەوە لە یەک تێگەیشتن هەبووە. هەر لەم هەفتەی پێشوە وەفدێکی باڵای عێراق سەردانی وەزارەتی پێشمەرگە و حکوومەتی هەرێمی کوردستانی کردوە وەفدێکی وەزارەتی پێشمەرگەش سەردانی بەغایان کرد. دیارە زۆر لەسەر ئەوانە ڕێککەوتن و لە یەک تێگەیشتن هەبووە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە لە نێوانماندا هەیە. ئێمە ئەو بۆشایانە لە محوەری یەکەوە دەست پێکات تا ئەچێتە کەرکووک
بە درێژایی ئەوە چەند کیلۆمەترە بێ کارمەردە تۆ توانین لەوە ڕەنگە لە خانەقینەوە بۆ کەرکک 150 کیلۆمەتر مەسەن درێژەکەی بەڵێ ناوچەیەکی فراوانە ئەمە لە زۆر شوێن بۆشاییمان هەیە بەڵام ئەم بۆشایانە کە لە خەتی فاسیلەی بینی سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانن ئەوەندە ئەم بۆشایانە مەترسیان نییە وەک ئەو بۆشایانی کە لە پشتی سوپای عێراقەوەیە کە بەجێ هێشتووە و مەسکی نەکردووە. یعنی لەو دوو سوپای عێراقیشەوە جارێککە بۆشایی ئەمنی هەیە لەو دوو سوپای عێراقەوە سوپای عێراق خاتووە بەس مەسەرەن هێڵەکانی تەماسی لەگەڵ پێشمەرگە سەنگەربەندی کردووە ناوچەی زۆر فراوانی بەجێ هێشتووە و ئەو ناوچانە ئێستا تروریستانی داعش لێوە دزە ئەکەن ئەچنە شێخباوە و ئەچنە ئیسلاح و ئەچنە ئومولحونتە و دێنە منطقەی دووز و بیری ئەحمەد و منطقەی تەلشەرەف و منطقەی سنێدج و منطقەی حەمرین و هەموو ئەوانە ناوچەیەکی زۆر فراوانن من پێم وایە دوو سوپایتری وەکو سوپای عێراقیش دروستکەیتەوە ڕەنگەوانیان پێپڕکرد نەکرێتەوە. ینی ئەمە لێرات خۆیەک پرسیار بوون کاک مەردان مەبەستەکە ئەوەیە مەبەستی سیاسی و سەربازی لە پشتەوەی کە حکوومەتی عێراق و سوپای عێراق خۆیانەوە بۆشیان دروستکرا خۆت کەم توانایی سوپای عێراق و کەمی ژمارەی من پێم وایە ناتوانن مەسکیکەن چکم تۆ ئەمڕۆ ینی ئەگەر شەڕ بۆ شەڕێکی پارتیزانی خۆ تۆ ئەبێ هەرچی زەوی هەیە بێگری ئێمە بە هەموو هێزەک ناگیری هەرچی خەڵکی عێراقی بێ بە ئەسکەر و پێشمەرگە ناتوانێت ئەو بۆشایانە پڕکاتەوە ینی ڕوبەرەکە بێ لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوانیش بەسەر چەکداری بۆ دروستکەی ڕەنگە ناتوانێت پڕیکاتەوەمە شتێکی حاڵەتێکی نەگونجاوە ناممکینە بەڵام لە ڕووی سەربازیەوە بەڵام ئەو شوێنانەی کە شوێنی حەوی و جادە و هاتوچۆی خەڵکی لەسەر و قەرەباڵغیە و خەتی بازرگانی ئەوانەیە دیارە هەم سوپا و پێشمەرگە گرتووانە لەم فترانەشا ئێمە جگەل لە هەماهەنگی و جۆرێک لە متمانەش دروست بووە تەنانەت ئێمە لە نێوان سوپای عێراق و پێشمەرگە بەڵێ تەنانەت لە دو ئۆپراسیۆنیشمانە لەگەڵ مەقڕی متەقەدمی دووس ئێمە بۆ یەکەم جار لیوای حەفدەمان برد لە دووی سنەمان بەگەوە داخلی بڵێن سیرسیدە چیای غەڕە و پەڵکانەمان کرد و لە پشتی سوپای عێراق لەگەڵ سوپای عێراقا پێکەوە عینە ناو ئەرزی سوپای عێراقەوە و فەوجێکی سوپای عێراقمان هێنا لە ناو هێزی پێشمەرگەوە ینی شتەکان ئەوە نییە ئەم هەمانگی هەیە و ئەم دانیشت و لێک تێگەیشتانە هەیە و ئەوشی من لە سوسیال میدیا و لەم سایت و لەم لە ئینتەرنێت و فەیسبووکی خوێنیتەوە ئەم هەڵایەنی کە دروستکراوە هیچ بنەمایەکی ڕاستی نیەوانە بەو شێوازە نیە بەو شێوازە من بەڕاستیش بەو شێوازە نایبینم من ئەمڕۆ ینی عێراق بۆ خۆی لە بەردەم 1001 کێشایە چۆن ئەتوانێت بێ لێرە کێشەیەکی تر ئێستا لەم سەردەمە حساسا لەم سەردەمە هەستیارە بتوانێت کێشەیەکی دەرگای کێشەیەکی تر بکاتەوە ینی هەم سوپای عێراق پێویستی بە هەماهەنگی هێزی پێشمەرگەی کوردستانەوە هەم ئێمەش پێویستمان بە هەماهەنگی سوپای عێراقەوە من پێم وایە ڕەنگەم هەماهەنگیە چاکتر بکرێەوە ئێمە بڵێن خاڵی هاوبەشمانەیە و ئامانجی هاوبەشمان هەیە و کۆمەڵێ کێشە هەیە ئێمە تێدا هاوبەشین من پێم وایە ئەمەی کە ئێستا هەیە ئەم هەمانگیەکی دروستە و ئێمە پێشتریش لە 2021ەوە فەرمانی دوو لیوا دەرچووە کە 50/50 دەرچێ ئەوەی کە من گوێم لە تەحسین خەفاجی بوو وتەبێژی وەزارەتی بەرگری عێراق ئەڵێ هەموو ئیجرعات و ڕۆتنیاتی ئەو لیوانە تەواو بووە تەنها ئێمە داخلی میزانەی ساڵی 2022 بکەوە کە موچیان بۆ بەسێ دەست خۆشکاک مردن لەسەر مەسلەی سوپای عێراق یعنی ئێستا جەنابەت زۆر ئاماژەت بەوەدا کە هەماهەنگی تون و تۆڵ هەیە و پەیوەندی باشتان هەیە لەگەڵ سوپای عێراق لە ڕابردوو خەڵک سوپای عێراقی بە مەترسیە بینی یان و سوپای عێراقی هەیەوێت بۆ نمونە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان یان دێ دامەزراوی گرنگەیە لە هەرێمی کوردستان ئەمانە بخاتەوە ژێردەستی خۆی ئەمە وەکو جەنابیشت ئاماژەت پێدا ئەمە لە ڕووی ئەعلامیەوە گەورە کراوە هیچ شتێکی وەها ژێرە و ژێر نییە لە سوپای عێراقا من هەستەکەم ئەمە زۆر لە حەجمی خۆی زیاتر گەورە کراوە و ئەو مەترسیانەش ئەو مەترسێنین کە خەڵکی کوردستان لەوە بترسێت کە سوپای عێراق مەسەلەن بەرنامەی ئەوەی هەیە بێ یان پلانی ئەوەی هەبێ ئێمە مەسەن بۆ نمونە بە ئێستاشەوە سەرۆکی کۆمار کووردە و جێگری سەرۆکی پەرلەمان کووردە و زۆربەی وەزیری دەرەوە کووردە ینی چۆن ئەکرێ مەسەرەن تۆم ئەمە شتێک نییە مەسەرەن ئێمە بەشێک نەبین لە عێراق ئێمە بەشێکین لە عێراق و هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشێکن لە سیستەمی بەرگری عێراق و
من پێم وایە بێ خەڵکی کوردستان لە ڕێگەی دەستوری عێراقەوە ئێمە یان حکوومەتی هەرێمی کوردستان باشتر سیاسەکانی کوردستان پەرلەمانتارانی کوردستان بتوان لە ڕێگەی دەستوری عێراقەوە ئیستحقاقاتی پێشمەرگە بەدەستبێنن و چەک و تەقەمەنی و میزانیە و هێزی پێشمەرگەی کوردستانشان بەشانی سوپای عێراق لە ئیستحقاقاتی خۆی بێبەری نەکەنەوەوانە پێم وایە هیچ مەترسیەک نییە بەڵام من نازانم ینی من پیاوێکی یاسایی نیم بڵێم دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان یاساییە دەستوریە نادەستوریە بەڵام ئەو ئەگەڕێتەوە بۆ محکەمەی فیدراڵی و بۆ دەستور و ئەوانە ئەتوانن خەڵکە سیاسیەکان ئەوە یەکلاکەنەوە من وەکو پێشمەرگەیەک ئەوەی کە لەم ئەنجامی ئەو توێژانەمانیان ئەو هەمانگیانە من لەگەڵ سوپای عێراقا من پێم وایە هیچ نێتێکی خراپ تێبینی نەکردووە. جەناب دۆکو فەرماندەی میحوەری دوی هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچەیە بە دیاریکراوی ینی هەمانگیتان زۆر باشە لەگە سوپای عێراق بەدڵنیای و هەمانگیمان باشە و من پێم وایە ئەو هەمانگیانە ینی ڕەنگی داوەتەوە کە ئێمە مەترسێکی گەورەمان هەبوو کە لە ناوچەی داوێت کە تیرۆستانی داعش ئەویان کردو بە مەوایەک یان کردو بە ترانزێتێک هێزەکانیان لێوە ڕێکە خست هەندێک جار ویلایەتی کەرکووک و ویلایەتی سلەحەدین و ویلایەتی دیالەش ئەهاتن لە منطقەی پەڵکانە ئەوانە لەوێ ئەحەوانەوە یان خەڵکی تازیان بۆ ئاهات و مەشقیان پێ کردو ئەیان نار بۆ خواروی عێراق من پێم وایە کە ئێمە لە سایی هەمانگی لەگەڵ سوپای عێراق ئەو ناوچەیمان پاک کردوێتەوە و توانیمانە سەرکەوتوو بین و ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان لیوای حەفدە و لیوای نۆی تا جێگیر کراوە و ناوە ناوەش کێوماڵی منتیقەکە کرێ لەگەڵ باقی هێزەکانی تری ناوچەکە ئاسایش و دژەتیور و هێزە تایبەتەکان کە بڵێن مەشق پێکراوە هێزی ڕاهێنراوە ئەوانن هیچ مەترسیەک یەسە تیرۆسایی داعش لەسەر ناوچەکەی ئێمە نییە بەڵام ئەمە ئەوە ناگەینێ بڵێم شامی شەریفە ئێمە من داوام لە سەکرداتی سیاسی کووردا بچی ئەو کێشانەیە کاڵاکاتەوە لە بەغا نەگەوە بەڵام ئەوە ینی هیچ عێراق مغامرێکی گەورەیە ئەگەر بیر لە شەڕ بکاتەوە لەگەڵ هەرێمی کوردستان لەبەرەوەی عێراق خۆی 1001 کێشەی تایە و ڕەنگە عێراق ئێمە ئەم قسانەیەکە ئێسەیەکەین لە هەفتەی داهاتوودا لە بەغاوا بتەقێتەوە ینی ئەو سوپایی کە هەیەی هەر فریا شەقامەکانی خۆی بکەوەوان ئەنی تۆ قەزەکانی عێراق کاتەوە پەنا بۆ کورد بێرن و تایبەتی وەکو لە ڕابردووە بینیان بۆ سوپای پێشمەرگە بە دڵنیاییوە ئاڵێم ینی ئەم عێراقە ئیستقرار ناکە ئەم عێراقە تاوەکو ئەم دەستورە وەکو خۆی جێبەجێ نەکرێەوە تاوەکو هاوسەنگیەک لە ماف و لە ئیستحقاقات و ئەمانە تطبیق نەکرێ خەڵک ئەمڕۆ ینی مکەونی وایە لە عێراقە زۆر پەرەوەست خراوە و خەریکە کوێر ئەبێتەوە ینی عێراق ئێستا لە بەردەم دەرگای کۆمەڵی کێشایەوە تۆ لە مانگی دەوە لە دەی پارساڵەوە ئەو هەڵبژار دوستە کراوە تاوەکو ئێستا حکوومەتێک نهاتوو حکوومەتێکی کاربەرەکەر هەیە بۆ حکوومەتەش هەموو ڕۆژێ لایەنەکان و ئەو لیستانەی کە بڵین براوەی هەڵبژاردن نوعی ئیتیهام بۆ سەرۆکی حکوومەتەکە ئەکەنوانە ئەنی تۆ چۆن عێراقیانی ئێستا ئەوەندە لەسەر خۆ ئەوەندە تۆکمەوە ئەوەندە دامەزراوە بتوانێت بێ کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستانە دووبارە دەست پێ بکاتەوە بەشە ڕوو بە ئاژەوانە بە دیاریکراوی ئەو ناوچانەی کە جەنابەت قسەت لەسەر کردووە بۆشایی ئەمنیان هەیە لە نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان بەدەل لە سوپای عێراق ینی چەندین هێزی دیکەش لەو ناوچانە هەن بەڕاستی ینی ئەم هێزانە تا چەندە هاوکارن لەگەڵ ئێوە و سوپای عێراق وەکو هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق بۆی کە ئەمانیش ببنە پارێزەر و نەهێڵن ئەو بۆشایی ئەمنە فراوان بێت زەرەر بە ینی ناوچەکانی هەرێمی کوردستان بگاوە جارێکی دیکەش زەرەر بە سوپای عێراق و ناوچەکانی ژێردەسەڵاتی سوپای عێراق بگات مەبەست ئەو هێزانە چی جۆرە هێزێکرد بۆ نمونە حەشتی شعبی حەشتی ئێمە هیچ هەمانگیەکمان لەگەڵ حەشتی شعبیە لە ڕوانگەی فەرمی و هیچ هەمانگیەکمان نییە ئێمە ئەو هاوکاری و هەمانگی هەمانە لەگەڵ سوپای عێراق هەمانەوە حەشتی شعبی بڵین هێزێکی ترە هێزی دووەمە زۆربەی ئەو شوێنانە ڕەنگە ئەوان هۆکار بن کە هێزی پێشمەرگە دووبارە نەگەڕێتەوە بۆ منتیقانە من پێم وایە حەشتی شعبی کاتانی گرفتنەوە ئەوان گرفتن بۆ عێراق نەک بۆ ئێمە کێشەمان نییە ینی حکوومەتی عێراقیەوە کێشەی حکوومەتی عێراقیە کێشەی ئێمە نییە ئێمە ملاحەزە و تێبینیمان لەسەر هێزەیە مەسەن لە زۆربەی دانیشتن و کۆبوونەوەکانمانە ڕەنگە ئەوان تەگەریان
دروستکردی بێ ئەگینا سوپا زۆر بە سەراحەت و بە ڕاشکاوانە لەگەڵ هەماهنگگین لەگەڵ هێزی پێشمەرگەن لەگەڵ ئەو ئاراستەیەن کە ئێستا دروست بووە لەگەڵ ئەوەن کە کاری هاوبەشکەین بۆسەی هاوبەشدا بنین دەوری هاوبەشمانە بێ هەندێک جار لە هەندێک شوێنە داوای ڕێباکان تێکەڵکەنێنن بە سوپای عێراق داوا من ئەمە چەندین جار گوێم لە فەرماندەکانی سوپای عێراق بوو کەواتە ئەم ڕێگری و ڕێک نەکەوتنە هۆکار هەیە من ینی ناتوانم ئەوەش ینی وەکو تۆمە بیبەخشمەوە بۆ هەشت بەڵام ئێمە هیچ هەماهنگێکمان لەگەڵ هەشتی شابی نییە باشە بەڵام ئێمە تێبینیەکەین کە عێراقیەکان خۆشیان لەژێر فشاری ئەوانان کەواتە لە ڕووی یاساییوە لە ڕووی پرەنسیپی سەربازیەوە گونجاوە سوپایەک لە ناو سوپایەشی دیکەدا هەبێ ئەوە عێراقە عێراق هەموو شتێکی بۆ گونجاوە ئەگەر ناخێر شتیوان دەدیان نەبووە و تا ئێستا هێزی پێشمەرگی کوردستان خۆشبەختانە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگا خەریکە یەکێکرێتەوە و پرۆژەی چاکسازی قۆناغی زۆر باشی بڕیوە من پێم وایە ئێمە بێین ماڵی خۆمان ڕێکخەین و کورتی هێزەکەی پوختەکە هێزەکەی ڕێکخا هێزەکەی کارا کاتەوە بە شێوەیەکی هاوسەنگ و دادپەروانانە ئەم هێزە ڕێکخێتەوە و من پێم وایە ئەو کاتەگەر سەکرەتی سیاسی کوردیش یەکدەنگ بێ بەرامبەر بە ئەم ئەگەر و ترس و هەڕەشە و گریمانانەی کە چاوەڕی عێراقەکە ئەگەر ئێمە یەکدەنگ و یەک هەڵوێز دەبین ڕەنگە زەرری گەورە ئێمە بیکەن هیچ دوور نییە باشە لە چەند ڕۆژی ڕابردووە ینی جۆمان لە زۆر دەستەواژا بوو بە تایبەتی هەر لەسەر ئەو مەترسیانی کە ئاماژەم پێدا بۆ سوپای عێراق و جەنابیشت پشتڕاست کردەوە کە قەت سوپای عێراق مەرامی ئەوەی نییە کە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان و هەندێک شوێن داگیر بکە بەڵام ینی باز لەوە ئەکرا کە بۆ نمونە سوپای عێراق خۆی ڕێگە بدا کە هەندێک گروپ یاخود هەندێک دەستە و تاقم ئەمانە بیانەوێت دۆخی ئەمنی پشێوێنن بە تایبەتی لەو ناوچانی کە هەرێمی کوردستان ینی چۆنەڵی کانگە ئابوووریەکەیەتی من ناتوانم یانی تاوەکو ئێستا من ئەندامی لیژنەی بە دوواداچوون بوومە بۆ ئەو تەقینەوانەی کۆرومۆر وەنا بەڕاستیش سۆراخم کردووە ئەوە بە کوێگەیشت ناتوانم تۆمەت بۆ کەس بەخشمەوە بڵێم کێیە بەڵام ئەوێ مەسەن بەدەر نییە لەبەرەوەی ئێمە کۆرومۆر و بەرزایەکانی کۆرومۆر و چاڵە دوانە و ئەیزبەگ و شۆڕە بێتەوە بۆ قەڵخانلۆکان و ئەمانە هەموو هێزی خۆمانی لێیە و ئەو موشەکانیش کە مەودا بڕەکەیان لە 8 کیلۆمەتر تێناپەڕێ سنووری شێ گەڕابێ بەسەن سنووری سوپای عێراقمان لە پێشە بەڵام تۆ ئەم ڕاجیمێت و ئەتوانی بخێتە ناو پیکابێکی تۆتای فەلاحیەوە هەر بە ناوی بەقاڵی شتیواوە بێتی ڕەنگە بێتە ناوچێکی قوڵایی پێشمەگەشەوە لێ یەک موشکی پێ بتەقەیت و بخێتە فڕیدە لە شوێنەکە بگرێت دو کەس پێت نەزانێت ئەمە ناتوانیت تاوەکو لژێ تاقی خۆمانە مەساغ ناکاتەوە من ناتوان لێرە بەڕاستی دەستی تاوان بۆ کەس ڕاکێشم بڵێم فلانەوە یان فلان کەسەوە بێ باز لە مەسەلەی جوڵانی هێز دەکرا یخۆ لە ڕووی ینی پرەنسیپی سەربازی و ئاساییە گە سوپای عێراق هێز بجوڵێنێ یاخود هێزی پێشمەرگی کوردستان بجوڵە لە هەندێک ناوچە ئەگەر مەترسی هەبێ ئەگەر من سوپای عێراق هێزی نەجوڵاندۆ سوپای عێراق ینی پێش ئەوەش کە هاتوون بۆ منتیخە من بۆ خۆم تەلەفۆنم لەلایەن فەرماندەی باڵای سوپای عێراقەوە بۆ کراوە کە ئەوان دێن نوێ مەسەلەن تحقیق لە شێوازی ئەو ڕوکێتە بکەن و شێوەی حەفرەکەی چاڵکردنەکەی چۆن بووە هەمانگی بۆ لەگەڵ هەمانگی داوایان کردووە ئیتر من نازان من لەبەرەوەی محۆری من نەبووە من ڕوبەڕووی بڵین محۆرەکەم کردوتەوە ئیتر من نازانم ئەوان چۆن تەعاملیان لەگەڵ کردوون ئەگینە ئەوان سەرەتا لە سەرەتایی کە یەکەم کاتێشاکەندرا بە کۆرومۆرەوە من تەلەفۆنێکم بۆ هاتچوو و فەرماندەی هێزەکانی هەفتاشم لێ ئاگدار کردەوە و تەلیفۆنشم بۆ فەرماندەی محۆری سێ کردووانە لەگەڵ محۆری سیاق قسەم کرد لەگەڵ یەکێک لە زابتەکانیانە بەڕاستی کە ئەوان نیازێکی وایان هەیە لیژنێکی هاوبەش بچن بۆ لێ کۆڵینەوە نەک هێز جوڵاندن ئەوانە بەڵام هێز جوڵاندن نەبوو ئەوە هێز جوڵاندن نییە ئەلوێ لەو منتیقە بۆشایەکەیە پێڵێن سنوور و ئەغجەمەشەت و ئەو گوندانە کە ئەکەونە حدودی قەڵخانلووانە لەوێ لەو منتیقانش داشەکان کە هەڵکەنێن لە منتیقەی پەڵکانە و تاوێرکەوانە ئەچنە ئەوێ لەویشەوە ئەپەڕنەوە چن بۆ لای داقۆ سوپای عێراق لەو منتیقا کە مدامەیەکی کرد بۆ ئەو ڕۆژە مدامەکە قاتعی خۆیان بووە ینی هیچ تەجاوزێکیان نەکرد ئەگەر بە هەمانگیش بێ لەگە سوپای هێزی پێشمەرگی کوردستان زۆر تەبیعیە بەڵام هاتنەکان ئەبێ مسبقەن
ژووری هەماهنگگی ئاگدارمان کاتەوە بڵێن ئەوان نیازێکی وانێ ئەو ژووری هەمانگی شێ هێزی پێشمەری کوردستان سوپای عراقە بەڵێ لە کەرکووکەمانە و لە دیالە شەمانە ئەو کارایە باش بەڵێ کارایە و ئیشەکە و تەنانەت ئەمڕۆژ بەڕێز فەرماندەی محۆری سێر لەگەڵ فەرماندەی مەقڕی متەقەدمی دووزە کۆبوونیان بۆ لە لای نەوجود و ئەوانە هەر لە ڕێگەی ژووری هەماهنگگیوە ئەو زابطانی ژووری هەماهنگگی هاتون و کۆبنەکان ڕێکخستەوە پێم وایە لێک تێگەشتنوانەشە بووە ئەمانە ینی مەترسی نین من ئەنی ئەمە چەند دووپاتەکەمەوە بەڵام ئێمە نابێ ینی خۆ تۆ کوردستان پێویستی بە پاراستنە ینی ڕەنگە من پێشتریش هەر دوای ئەو ڕووداوانەی 16 ئۆکتۆبەر و ئەوانە لە زۆربەی مەجالەکانە باسی ئەومان کردو ئێمە ئەو بڵێن بناغە ئابوووریە بەهێزێک کە هەمانە لە کۆرومۆرە کە ئەمە بناغێکی حەویە ژێرخانێکی ئابووری بەهێزە بۆ خەڵکی کوردستان بۆ سوتەمەنی بۆ کارەبا بۆ غاز بۆ ژیان حەقا حکوومەتی هەرێمی کوردستان بایەخێکی ئەمنی تۆکمەی بۆ بدات و ئەوێ بەباشی بپارێزی لە هەموو دنیا پێشتروانە بۆ کاک مەردان بەخۆ لە هەموو دنیا من ینی ڕەنگە مەهەل لێرەوە ئێستا ڕووی دەمەکەم وەزارەتی پێشمەرگە بەدەنگ ئەوە بێن ینی ئەوە بۆیە لێرە ئەڵێم بۆی بێ بە قەرزە سەریان ئێمە پێشتریش بە راپۆرت و بە لیجانی مەدانی ئەوانە دەرخستەمان بۆ کردوەوە کە ئەمانە بێ وا محکەم بکرێ وا تەحسینات بکرێ لەبەرەوەی ئەمە شوێنێکی ئیستراتیجیە تۆ ینی بەرگری ئیستراتیجیت لەو شوێنانەیە ینی ئەوە شوێنێکی حەویە هەموو کەسێک چاوی لەسەر ئەو شوێنانەیە هەر بۆ ئەوی هیچ نەبێ ئێستا ئەم ڕووداوانە ڕووی نەدایەوە باشە هێزی پێشمەرگەی کوردستان مەسلەی ئەو ینی موقع ئەستراتیژیانە ئەتوانێت پشتێنێشی ئەمنی بەدەر یانی لەو ناوچێ دروست بکە کە هیچ مەترسیەک دروست نەبێ بۆ سەر ئەو دامەزراوەیانە هەڵکەوتەی جوغرافی ئەو منتیقەی کۆرومۆرە ئەگەر تۆ من ینی شارەزاترم بێ لە نەورۆز و داربەسەرەوە سەرکەوی بە سیسیلەکە بیتەوە بۆ بناری گەل هەموو ئەوانە ئەتوانی سەنگەرسازیێکی زۆر گەورەی تیا بکەیت کە ئەگەر ینی لە حاڵەتێکشە ئەگەر شەڕی گەورەش و شەڕی ینی هێزی گەورەش تیا بکرێت خەڵکتیا سەلامەت بێ ئەتوانی مەسەرەن پەناگەی وای تیا بکەیت توانە لەبەرەوەی شوێنەکەل لە بارە مەبەستم ئەوە بوو ینی لە دووری ئەو دامەزراوانە دووری ئەو دامەزراوانە دروستکەی بۆیە مەودای ئەم کیلومتر بەڵێ ڕۆکێتانە نەگەڵێ ئەتوانێ ینیەوە باشە کە نەکراوە ینی ئەو ڕوکێتانە ئەو ڕاکێتەی کە هاتوو بۆ ئەوەیە وەکو باسشم کە توانی بکەیتە پشتی بکابێکەوە بە ئیمانێکی تەوە بێ بەڵامەخرتەوە کاتەکەەوە پشتێنە ئەمنیە هەبوو ناتوانێت مەسەر کاتی خۆی حکوومەتی پێشووی عێراق پێشەوەی بڕۆخێ ئەو سیلسیلەیە کە لە کەرکووکەوە ئەڕاتەوە بۆ تازە و مازەوانە ینی یەک ئیستحکاماتی لێ کرده بوو ینی بەڕاستی هەر بە هاوپەیمانان ڕووخایینا بە کەس ناڕۆوەکو کووردە لە قوش دەرناچوت تۆ ئەم منتەقە کاتی خۆی کەرکووکی واتەنی بوو تۆ بێ تۆ مەسەر منتەقەی قادرکەرم منتەقەیەکی هینە ینی ئەو ئێز و تااقەتی ئێمامانە باشیارە بەڕاستیانی منتیقەکە نه هەر شوێنەکەشی لەبارە بۆی کەوی پارێزی زۆر ئەو مەساحە گەورەیش نییە باشە ینی ئەمە ئەکەوێتەوە سەر دەعمە لۆجستی و ئەو تاقەی کە هەیە لە هێزی پێشمەرگەی کوردستانە کەمە یاخود چییە هۆکارەکە من نازانم ینی لەبەرەوەی من ئێسش ئەڵێم ینی ئەبێ تۆ من ئیسا لێرە دڵنیایە دەم ئەڵێم سوپای عێراق هیچ نیازێکی نییە بەڵام ئەبێ ئەم حکوومەتەی ئێمە وایش بکە تۆکمە بکە کە هەموو کەس نیازیەیە یعنی تۆ ژیان وایە کاکە تۆ ئێستا هەموو ئەو وڵاتانە پێش بڕکەی چەکەکەن خۆ کەس جارێ نیازی نییەک بە سەر کەسە بەڵام ئەهل لە خۆی ئەم پێش بڕکەیەکە ساڕۆکێکی باشتر دروستەکە ئەو تارێکی باشتر دروستەکە ئەو درۆنێکی باشتر دروستەکە خۆ تۆ حکوومەتی هەرێمی کوردستانی و هێزێکی گەورە و زەبەلا حتەیە مەسەن ئەم هێزەی کە هەمانە لە حەجمی بێتەکەمان و لە حەجمی هەرێمەکەمان زیاترە ێ باشەکە کە پوختەی کە کەمی کەرەوە پوختەی کە و پرچەکی کە و ئیمکانیاتی بدارێ لەبەرەوەی تۆ لە ناو منتقەیەکی ئێمە ئەم منتقەیەکی ئاڵۆز و پرکێشە و پڕمەشاکلە و ئێمە لە ناو عێراقێکیشین عێراق ئەمڕۆ ئەم شەوتۆ بخەوە بایی نازانین عێراق چکرەوەدا گۆڕانکاری گەورە معنای وایە ینی ئەبێ ئینسان ینی تۆ ئەڵێ کورد قسەیەکی ئەڵێ بزن بۆ شەوێ جێ خۆی خۆشەکە ئەی تۆ ئەمە هەرێمی کوردستانە و تۆ غاز ئەفرۆشیت و نەوت ئەفرۆشیت و
ئەتەوێ ئابووری نیشتیمانیت بەهێزکەیت و ئەوانە ژێرخانی ئابووری داڕێژی ئەیە بێ هێزەکەت بیپارێزە خۆ بەهێز دەبێ ئەینە هەموو کەس چاوی لەسەر بێت باشە دیارە ینی هەمومانە زانین هاوپەیمانان و هێزەکانی هاوپەیمانان بە تایبەتی لە ڕووی ئاسمانی ئەوان زۆر هاوکار بوون لەمەوەی ڕابردوو هەم لەگەڵ سوپای عراقم لەگەڵ هێزی پێشمەرگی کوردستان ئێستا ئەو هەمانجیە ماوە ئەوان چیەکەن بۆ پاراستنی و بۆ شایە ئەمنیەت هاوپەیمانان دایمەن لەسەر خەتن بۆ نزیکردنەوەی هێزی پێشمەرگە و سوپای عێراق ئەوان زۆر ئیش لەسەر ئەوە ئاکەن و زۆریش مەبەستیانە کە سوپا و هێزی پێشمەرگەی کوردستان کێشەکانیان نەمێنێ متمانە دروست بێ قۆناغەکانی هەماهەنگی بچێتە پێشەوە بەڵام سوپای ئەمریکا ئێستا سوپای شەڕکەر نییە سوپایەکی ڕایۆشکاریە زیاتر کە تیمەکانیان لێرن تیمی ڕایۆشکاری ئەوەنیانی بە پێی ئەو ئیتفاقانەی کە لەگەڵ حکوومەتی عێراقا کردووانە سوپایەکی ڕایۆشکاری زیاتر هێزەکە هێزێکی ڕایۆشکاریە ینی ئەوان ئێستا ڕۆڵێکیان نییە لەو لە ڕووی ئاسمانیەوە بەڵێ لە ڕووی ئاسمانیەوە چاودێری هەموو ناوچەکەکان و پشت و پەنامانن و لە ڕووی تەمین و لۆجستیکی و مەشقوانەوە و تیمی ڕایۆشکاری و تیمی مەشقوانن کاک مەردان بۆ محکەمکردنی ینی پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان ئەمە هێزی پێشمەرگی کوردستان لە ئەرس بەڵام ئێمە ڕاستە وەکو ینی سوپایەک نین هێزێکی پێشمەرگەم بۆدان پیادێنراویشین لە دەستوری عراقیە ئێمە ئەتوانین درۆنی چاودێریمان هەبێ بۆ چاودێریکردنی ئەو سنوورانە ئەگەر ئەتوانین بۆ نیمانە من ئەبێەوە ئەو پرسیارە لە حکوومەتی هەرێمی کوردستان جەنابیشت فەرماندەیەکی سەربازی لەو من هیچی من مەموریەکەم ئەبێ زانیاریت هەبێ مەموریەکەم هیچ زانیاریەکەم نییە بڕۆ یانی ڕێگە پێدراوین هەمان بێت من نازانم ڕێگە پێدراویان نا بەڵام من پێم وایە درۆن حەقی خۆمانە لەبەرەوەی ئێستا زۆربەی ئەو هێزانش هەنێ درۆنی کورتمەودا هەیە 7 کیلۆمەترۆمانە ئەڕوا بەدە 15 وەرەقەیە بەڵام درۆنی گەورە هەیە بێەوە ئەمریکا و ئەوانە بمەندەن ینی درۆنێکە لەنە تەکلیبی زۆر بێوانە بەڵام حکومت وەکو باسم کرد تۆ لەبەرەوەی هێزت هەیە و لەبەر ئەوەی هەرێمێکت هەیە و ئەم هەرێمەی ئێمەش لە ڕووی واقعیوە ینی ئەو تەسەڕوفاتانەی ئەکەین لە هەرێم گەورەتر تەسەڕوفەکەین و ئەبێ ئێمە بیر لەوەش بکەینەوە ینی ئێمە دەستورێک لە نێوان ئێمە عێراقا هەیە و بێ لە چوارچێوەی دەستوری عێراقا ئێمە تەعامل بکەین کە تەعاملیشمان کرد بۆ ترسمان هەبێ ئەگەر فعلەن ئێمە دەستورێک لەژێر چەتی دەستورێکین بەڵام ئەم عێراقا و ئەم بشێویە و ئەم جەنجاڵی کە لەناو عێراق و پێکاتەکانی عێراقا هەیە هەموو مەترسیەکان واردن و ببێوانە و بێ حکوومەت هەرێمی کوردستان هەر لە ئێستەوە هێزی پێشمەرگەی کوردستان و سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و مستلزەماتی بەرگریکردنی کوردستان بخاتە بەردەم هێزی پێشمەرگەی کوردستان و فراوانتریشکە پێشتر زۆر گلەی یەکرا لەوەی کە بۆ نمونە لە سەنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان چکە بە حکومی زۆر هێرشەکرایە سەر سەنگەرەکانی پێشەوەی هێزی پێشمەرگەی کوردستان لەلایەن تیرۆرستانەوە داواکرا کە بۆ نمونە ئامێر و کەلوپەلی پێشکەوتوو هەروە چەک و جبەخانەی سەردەمیانە وەرە ئۆتۆمبیلی ینی گول لە نەبڕ و کۆمەڵێک ینی کەلوپەلی سەربازی پێشکەوتوو هەبێت ئێستا توانین بڵین ئەوانە هەیە دابین کراوە ئێستا شەیە مەسەن ئێستا بڵێم لە چاو ئەوەی کە ڕەنگە پارک کە من هاتمەئیرە ئێستا لەم فترانە مەسەن ئەو لیوای نۆ و لیوای هەفتەمان لا یاریەکە 15 هەمەری ساری گولە نەبڕوانیان دراوەتێ کۆمەڵە چەکی پێشکەوتویان دراوەتێ چەکی ئەمریکی و چەکە جۆرا و جۆرەکان بەڵام هەر لە ئاستی پێویستین ئێمە وەکو سوپای عێراق نین سوپای عێراق تایران جێشی هەیە هەلیکۆپتەری هەیە تاری جەنگی هەیە درۆنی هەیە تانکی باشتری هەیە ئالیاتی زۆرترە بەڕاستی حەق بوو مەسەن هێزی پێشمەرگەی کوردستانیش هیچ نەبێ ینی ئەگە لەشان ئەوش نەبێ هەم لە ڕووی مستلزەماتی جەنگی ئەلکترۆنیشەوە وەک خودواتنی حراری و درۆن و ئەو ئەجیزانەشمان هەبوایە بۆ پاراستنی هەرێمی کوردستانمان پێشتر لە سەروبەندی یەکگرتنەوەی ئەو لیوە هاوبەشانی هێزی پێشمەرگەی کوردستان هەمیشە ئەمریکا ینی کۆمەڵێک هاوکاری سەربازی پێشکەشە کرد بۆ هێزانە ئەو هاوکاریانە شمولی ئەو میحوەرانی پێشەوە کات و ئەو بۆشایی ئەمنیە توانێت پارێزێت ئێمە محورەکان بەداخەوە لەبەر محورەکان میلاکیان نەبووە تا ئێستا محورەکان ڕاستە ئێمە وەکو ئەمرەت و وەکو ئەوە لەسەر وەزارەتی پێشمەرگەین بەڵام بۆ میحورەکان نا بۆ لیواکانی وەزارەتی پێشمەرگە ئەو چەک و تەقەمەنیانە دابین کراوە و ئەوانش لە سنووری محورەکانمان هەن بڵێ ئیسفادەمان لێ کردووە
زۆریش باشە بەڵێ ئێستا کە من لیوای حەفدە کە باسەکەین 15 مەری هەیە ئەی لەکوێ لیوایەک بە سیارەی دەبلی شکا و ئەوانەوە بەسەر بە بیکابێکەوەوان بەڵام ێستا شتێکی جوانترە مەسەڵەن سیارەکان سیاری ئەسکەرین و ڕەنگ و خاکی و ڕەنگی جێیش ئەوانە بڵێ بەدڵ نییە باشە ئەمە مەسلەی ینی پاڵپشتی سەربازی و هەروەها پاڵپشتی چەک و جبەخانە و پاڵپشتی هاوپەیمانان و هەمانجی نێوان هێزی پێشمەرگی کوردستان و سوپای عراق بەڵام پێشتر جەنابیشتە ئاماژەت پێداین لەوە گرنگتر ئەوەیە کە لە ڕووی سیاسیەوە ینی پشگیریەکەی بێ بۆ ئەم قەزیەیە هەرێمی کوردستان توانیوێتی لە ئاستی باڵایە ئەم قەزیە بە سیاسی بکات و هەروەها لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنی بەرامبەر کە لایەنە سیاسەکانی عراقە بە تایبەتی شیعەکان کە چکە باڵا دەستن لە عراق ئێستا ئەم مەسلەیەک لا بکاتەوە مەسلەی سنوور و بۆشایی ئەمنی و یەکگرتنەوەی پێم وایە ئەوەی کە جنابەت ئاماژەت پێکرد 100%ەوە کێشەی سیاسەکانی کوردە نەک کێشەی هێزی پێشمەرگی کوردستانە بەداخەوە تا ئێستا نات بەداخەوە تا ئێستا دەستوری عێراق جێبەجێ نەکراوە بەداخەوە ئەو گڕوتینەی کە لە سەروبەندی دروستکردنی حکوومەتی عێراق لە 2023ەوە هەبووە قۆناغبەندیان کردبوو بۆ ڕاپرسی و ئاساییکردنەوە و قەرەبووکردنەوەی ئەوانەی کە هاوردەکانی عەرەب گەڕانەوەیان بۆ شوێنی خۆیەوەمان ئەمانە هەموو کاڵبوونەتەوە مادەی 140 و ئەو ملحقەتانی بۆ مادەی 140 کاتی خۆی دانرابوون لە ڕووی میزانیەوەوانەوە هیچ شتێک باسێک لەوانە نەماوە ئێستا باس لەوانە ماوە ئەمەی کە هەمانە بیپارێزین بەڕاستی ینی پاشەکشێکی زۆر هەیە لەو بابەتەم پێم وایە پاشەکشەکەش کورد لای خۆیەتی ینی ئەو ناتەبایی هێزە سیاسەکانی کوردستان و ئەو ململانی و ئەو خۆفەرزکردانەی کە لە کوردستان ینی خەڵکە گەر مەسە من بمەوێ بەڕاستی ینی بۆ میلەتەکەمە بێت لە خۆم ببورم و ینی بەڕاستی ینی فراوان سنگ فراوانتر من بەڕاستی بە سەراحەت و بەڕاشکاوانش ئەمە بیڵێم ینی ئەگەر هەر یەکێک لەم حزبانە بخۆی بە حزبی گەورە ئەوانەش دەزانێ ئەگەر زۆر لە خەمی میلەتەکەیەتیە بێ دەستبەرداری کۆمەڵێ شت بێ ینی خۆفەرزکردنەوەوانەوە دوو بێن یەک بگرنەوە یەکدەنگ بن و ئەوانە بۆی ئێمە هەومان پێشبەرگەین و خۆبەخشانە خۆمانە دەینە کوشبوو لە پێناوی میلەتەکەمانەوە لە پێناوی دەستکەوتەکانیان و لە پێناوی پاشە ڕۆژی میلەتەکەمانە کاکمەردە من هیچم نەماوە ئیتر نازانمەگە جەنابەت هەر شتێکت هەبی ئیزافێکیتە سەر هەم پرسیارەکانی من هەم وتەکانی خۆت ئەتوانی من داوام لێرەوە داوام لە هێز سیاسەکانی کورسانە ئێستا یەک بگرن لە بەیانی باشترە لەبەرەوەی وەزعی عێراق وەزێکی خراپە پاشە ڕۆژی دیار نییە و ئێمە ئەگەر خۆمان ینی سەرەتایی ئەموو ئەو ناوکۆکی و ململانەیە کە هەمانە بەڵام ئێمە ئامانجە هاوبەشەکانمان گەورەترن پیرۆسترن وە لە پێناوێنە ئێمە یەک بگرین و یەک ڕزبین و یەک دەنگبین زۆر سپاس بۆ برای بەڕێزم کاک مەردان چاوشین فەرماندەی میحوەری دوی هێزی پێشمەرگی کوردستان کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان سپاس دەکەم کاک مەردان جان دەستەکانت خۆش بێت بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شووی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ